ئەلوەی کەلار ریکێکە لەو بازاڕانەی کە گرنگێکی زۆری لە ناوچەکەدا هەیە. پاڵپشت بە مەرزی نێودەوڵەتی پەروێزخان بۆتە ناوەندێک بۆ دابینکردنی پێداویستیەکانی سنوورەکە و بەشێکی ناوچەکانی خواروی عێراق. لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند بەرهەمێک هێنراورەتە بازاڕەکە کە شیاوی خواردن نەبوون و ویستراوە ساغ بکرێتەوە. بەڵێ لە ڕاستیە ئێمە بەبەردەوام هەفتانە و ڕۆژانە ئەتوانم بڵێم ئەو بارانەی ئەو بەرهەمانەی کەوا شیاوی خواردنی لێرە لە تێستا دەرناچێت لە فەحسەکانە دەرناچێت ڕاستەوخۆ ئێمە بە هاوکاری لیژناوە بەشەکانی قایمێت و کشت و کاڵی کەنار ئەوان هاوکار و هەماهەنگی ئێمەن تەلەفیانەکەین و لە ناویانە دین و لە ماوەی ڕابردووشە لە ماوەی دوێنی و پێرەیە ئێمە چەند بەرهەمێکمان هەبووە ڕاستی بابەتی خەیار و بابەتی کولەکە بۆ کەوا لە نیتراتی بەرز بۆ لە تێستا دەرنەچووە ئێمە لە ناومان بردووە و نەمانێشتۆ داخلی بازاڕەکان بێ. بەرزی ڕێژەی نیترات لە ئاست ڕێژەی ستاندارد هۆکاری شیاونەبوونی ئەو بەروبوومانن کە هێنداونەتە ئەلوەی کەلار. پسپۆرێکی کشتتوکاڵیش دەڵێت ئەو بەروبوومانە ڕێژی نیتراتیان لە ستانداردی عێراقی و نێودەوڵەتیش بەرزتر بووە. کە ئەم کێشەی دروست بووە دوای ئەوەی لە ناو ئەلوە پشکنین بۆ ئەو بەروبوومانە کراوە دەرکەوتۆ کە ڕێژەی نیتراتیان بەرزە. ئەمە بۆتە هۆی ئەوەی جگە لەوەی کە بۆ تەندروستی مرۆڤ خراپە بۆتە هۆی کێشە بۆ ئەو بازرگانانەی وا لە سنوورەکانەوە بەروبووم دێنن لەبەرەوەی ئەوان داخل کراون لای ئەوان پشکنینی بۆ کراوە کە کێشەی نییە کە هاتوتە ناو ئەلوە پشکنینی کیمیایی بۆ کراوە دەرچووە کێشەی هەیە. بەڵام ئەوەی کە دەرکەوتووە ڕێژەی نیتراتەکەی لە ستانداردی عێراقی و گرنگی و دەوڵەتیش بەرزتر بوو شیاو نییە بۆ بەکارهێنانی مرۆڤ. ئەیاد محەممەدی ڕۆژنامەنووس باس لە بارودۆخی مەرزەکان دەکات لە هەرێمی کوردستان و دەشڵێت پشتگیری لە هێنانی بەروبوومی دەرەکی دەکرێت و بە بەروبوومی ناوخۆ دەناسێنرێت. ئەمێ ئاماژە بە دوو خاڵ بکەم کە لە مەرزەکانی هەرێمی کوردستانە ڕووداوی کە لەوانە هێنانی بەروبوومە بۆ هەرێمی کوردستان بە پێی زانیاری ئێمە بەبێ پشکنینی کیمیایی ئەوەی دەکرێت پشکنینی فیزیاییە کە ڕۆژانە خۆمان لە بازاڕەکانە ئەتوانین ئەو کردارە ئەنجام بدەین بەڵام گرنگەکە ئەوەیە کە پشکنینی کیمیایی بۆ بکرێ. نووسراوێکم لایە پشتگیری لە بەرهەمی شووتی کردووە لە کاتێکا ئەو بەروبوومە لای ئێمە نییە لەو کاتاکە لەو بەروارەی کە ئەو نووسراوی پێکراوە ئەو بەروبوومە نییە لە هەرێمی کوردستان بە تایبەتی گەرمیان کەچی پشتگیری کردووە کە ئەم بەرهەمی ناوخۆی بەرهەمی جوتیارانی ناوخۆی ئەمەش لە ڕاستییا گرفتە بۆ ئێمە و پێویستە ئەم بابەتە کۆتایی پێبێنێ لە ڕاستییا ژیانی مرۆڤ لە هەموو شتێک گرنگترە. ڕێژی زۆری نیترات لە سەوزە و میوە دەبنە هۆی دروستبوونی چەندان نەخۆشی جیاواز کە سەرەکیترینیان نەخۆشی شێرپەنجەیە. هەرچەندە وەزارەتی تەندروستی دەڵێت ڕێژەی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستاندا لە خوار ڕێژەی ستانداردەوەیە. بەڵام ساڵ لە دوای ساڵ ڕێژەکە بەردەوام لە بەرزبوونەوەدایە کە ئەمەش مەترسیەکی جددیە بۆ سەر هاوڵاتیانی هەرێم. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.